ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لەم بەرنمەیەدا قسە لەسەر بابەتێکی گرنگ دەکەین، قسە لەسەر دیداری تەمەن دەکەین. دەپرسین ئایا دیداری تەمەن چییە؟ ناوەڕۆکەکەی باس لە چی دەکات؟ ئایا دیداری تەمەن مێژووە یاخود بیرەوەریە؟ دیداری تەمەن بەشێک لە ناوەڕۆکەکەی باز لە سەرهەڵدانی شۆڕش و دروستبوونی ڕاپەڕین و پەیدابوونی حیزبی سیاسی و بەریەککەوتنە ناوخۆی و هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانیش دەکات. ئەم کتێبە کتێبێکە لە ماوەی زیاد لە 10 ساڵە لە شێوازی گفتوگۆ تۆمار کراوە. دیدارێکە کۆمەڵێک باس و بابەتی گرنگی تایە بەڕێز سەلاح ڕەشید نووسەر ئامادەی کردووە. سوپاس کاک سەلاحکە لەم بەرنمەیەدا پێکەوە دانیشتوین ئومێدەوارم قسە لەسەر دیداری تەمەنکەین. من لە پێشێکیەکە تەنها دیداری تەمەن هەر وەکو ڕستەیەکی ناتەواو بۆ بینەرانم ناساندووە. ئەم سەرەتای بەرنمەکەەوە دەست پێ بکەم بڵێم دیداری تەمەن چییە؟ سپاس بۆ ئێوە. وڵا دیداری تەمەن یەکێکە لەو کتێبانە یان بیرەوەریانە کە پێش چاپکردنی یان پێش ئەوەی دەست پێ بکرێ خۆی بۆ ئامادە نەکراوە. هەنی زوربەی بیرەوەری دانیشی ئەڵێ من ئەم شتە ئەنووسم لەو مێژووە بۆ ئەم مێژووە. دیداری تەمەن بەڕاستی لەدایک بووە بێ ئەوەی پلانی بۆ دابڕێژرێ. ئیتر بە پێی کات چاوپێکەوتن کە کراوە لەگەڵ خوالێ خۆش بوو مام جەلال ئەو کتێبەی لێ دەرچووە. ویستم ئەوە بڵێم دیداری تەمەن بازە تەمەنی کێیەکە؟ خۆی دیداری تەمەن تقریبا بیرەوەری مام جەلالە. ینی مام جەلال خۆی ئەیوت ینی بیرەوەریم نووسیوەتەوە کە پێڵە مزەکەرات، بەڵام من هەتا ئەم دەقیقەیە بینیومە نەکە لای کەسیش هەیە. چەند جار شتی نووسیوە لە شەڕا کە فەوتاوە کە شوێنیان بەجێشتوان بردومان کراوە هینی فەوتاوە، بەڵام من نەزانم کە و ماوەی کە لەگەڵ مام جەلالە بووم مام جەلال هەموو شەوشتی ئەنووسێەوە. ئەم چی لێ هاتۆ بەڕاستی من دوای پرسین و بە دواچوونێکی زۆریشم وەڵامێکی ینم دەست نەکەوت. لەبەرەوە دیداری تەمەن بیرەوەری مام جەلالە. بەڵێ دیداری تەمەن لە ماوەی چەند ساڵە ئامادە کراوە؟ لە ماوەی 15 ساڵە. سەراتاکەی ئەوە بوو لە مانگی 5دا من لە بەرلین ئەژیام، مام جەلال لە هات بۆ ئەوێ و هەنگە ئیشی دیبلۆماسی هەبوو و من نیشی لەگەڵ بووم لەگەڵ کۆمەڵێک برادەر و کاژیکەیە. لەبەرەوەی زۆر ماوەیەک لە بەرلین ژیا ئێمە شقەیەکمان گرت بوو، هی برادێک بوو لەوێ ئەژیا. ئیتر سوتفەش ئەو کاتە ڕەمەزان بوو، مام جەلال بە ڕۆژوو بوو نێزانی چی بکات چونکە ئەو ماڵە کتێبخانەی تیانە بوو، شتی وای تیانە بوو کە مام جەلال مەشغوڵکە بە هینێکەوە. من هاتممە سەر ئەو بۆی وتم چاوپێکەوتنێکی کورتە بۆکەم بۆ ڕۆژنامەیەک، لاری نەبوو. ئیتر ئەو چاوپێکەوتنە کورتە پچکۆلەیە دیداری تەمەنی لێ دەرچوو. چی تۆ مام جەلالی کۆ کردەوە لەو ماڵەدا؟ من ئەو کاتە نوێنەری یەکێتی نیشتیمانی بووم لە ئەڵمانیا. مام جەلالی شاتبوو بە پێی پۆستەکەی من ئەبوو لەگەڵیا بوومایە، ئەنی لە هاتوو چۆیە لە چوونە لە هاتنە. بەڵێ سەرەتای دروستبوونی بیرۆکەی ئەو گفتوگۆیە چۆن سەری هەڵدا کە ئێستا خۆت شتێکت باس کرد، بەڵام بێگومان ئەوەش بۆ خۆی ئامادەکاریەکی نەفسی ئەوێەوە ڕێکبوونێ و وەک ڕێکەوتنێکی ئەوێ لە نێوان تۆ ئەوە. وەڵا وەکوتم هیچ پلان بۆ دارێژراو نەبوو کە ئێمە دانیشتین وەکوتم چاوپێکەوتن هەتا وتمان ڕەنگە بۆ کوردستانی نوێی بنێرینەوە بۆ کوردستان بۆ وڵات. ئیتر پرسیاری ئەهانی سیرمان کرد ئەمە هیچ چاوپێکەوتنی ڕۆژنامە نییە. وەکوتم لە شوێنە کابووین هیچ ئامرازی هینیشی لێ نەبوو وەکو ئەم
ئەوانەی ئێستا میکرۆفۆن و شتی تەکنیکی هین من کاسێتێکی هینم هەبوو هی کاسێتە هەرزانەکان تەزجیل هەتا ویدمێ بۆی مامجەلال هەنگێ جارە چۆ دواوە ئەهاتەوە بۆی باش دەچێت چەند کتێبێکمان لەسەر یەکدانا بۆی بەرز بێتەوە و تەزجیلەکە نزیک بێ لە دەمیەوە ئەنی هیچ هینێک ئامرازێکی هین نەبوو بەوێ ئیتر لەوێەوە پرسیارمان کرد تروا بوو مەسەر هەفتەیەک شتێکمان بازە کرد ئەمان بوو بۆ هەفتەیەکی کە و دەماوەی ئەو ماوەی کە لە ئەڵمانیا بوو هەنگێکمان تۆمار کرد جارێککەش هاتەوە یەک دوو جاریکە بۆ ئەڵبانیا و منیش یەک دوو جاریکە هاتمەوە بۆ کوردستان هەر بەردەوام ئەو شتانەمان چاگە کرد یان گەشە پێئەدا هەنگێ پرسیاری کۆنمان بەجێشت بوو بیرمان چوو بوو پرسیارمانە کرد هەتا وای لێ هات کە ئەو دیداری تەمەنە بێت لەدایک بێت زیاتر لە چ کاتێکە دانیشتی گفتوگۆکان لەگەڵا کرد من بە تایبەتیش کە ساڵی 2000 گەڕامەوە بۆ کوردستان بە یەکجاری فرسەتیەوە بوو بووم بە یاریدەدەری مامجەلال بۆ کاروباری دەرەوە ئیتر ئازادتر بووم لە چوون بۆ لای مامجەلال خۆشی وتی کەیەی وەرە کاتم هەبوو قساکەین کاتم نەبوو چای بخۆرەوە بڕۆ ئەنی هیچ بێ پلانێکی وا ئیتر ئەچووم هەنگێ جار عسرێک ئەچووم هەنگێ جار شەوە چووم هەنگێ چار خۆی تەلەفۆنیەکەی بوو ئەم ئێوارەیە هیچ میوانم نییە بۆ نایی لە سەعا حەوتەوە هەنگێ قسە بکەین بەو شێوەیە ینی بێ ئەوەی جەدوەلێکی کاتی دابنرێ بڕێن لەوەوە بۆەوە ئێمە چاوپێکەوتنەکەین ئەم دیداری سەرەتا دەستت پێ کرد چەند سەعات بوو یا بڵین چەند ڕۆژی خایان ئایا هەر پچڕ بوو یا بەسەریەکەوە ناخێت زۆر پچڕ بووە ناڵم هەنگێکی لە ئەوروپا ئەنجام دراوە هەنگێکی لە کوردستان تایەتی لە سلێمانی تایەتی لە قەلاچوانان ئەمە تقریبەن 20 کاسێتە ینی ئەوە پاکراوەتەوە و ئەم کتێبەی دووبەرجێ لێ دەرچووە مامجەلال بێزار نەبوو بەو گفتوگۆیانە تااقەتی لێی هەبوو کە دانیشتی لەگەڵیا من کەم کەسم دیوە ئەوەنە سەبری هەبوو بێ هەنگێ جار پرسیارەکان لە بینی قەوسانە معقول بوو هیچ پێی عاجز نابوو هەنگێ گیان ئیحراجی تیا بوو پێی عاجز نەبوو ڕۆژێ لە ڕۆژان مامجەلالیش بە منی نەوتۆ ئەم پرسیارەم لێ بکە و جوابی ئەم پرسیارەت نایەمەوە ئەنی بە هەموو سربەستیەکەوە من پرسیاری خۆم کرد هەموو ئەو پرسیارانەی لێت ئەکرد وەڵامی یایتەوە هەر هەمووی وەڵام ماومەتەوە هەنگ نەکەر ئەوەش من زۆر لە کاک پرسیار مەکرم گو ئەگەر تۆ لە جێی من بی یەک پرسیار لە مامجەلال بکەی چی لێەکەی چ پرسیارێکی لێەکەی فرسەتی هەبێ بە ئارەزووی خۆی پرسیارێکدا بڕێژی چی لێەکەی لەبەرەوە خەڵ زۆر کاک بە تایبەتی دۆست و هاوڕیانی ئەو پرسیارانیانەکرد جار هەبووە خۆت نەبی لێ و مامجەلال ڕیکۆردەری تەسجیلەکە ئیش پێکا و خۆی قسەی تیا بکات نا ڕیکۆردەکە لای خۆم بووە من لای مامجەلال خۆی نەی ئەو پرسیارم لێ نەخێر هەر نەچی بینیوەتەوە ئەنی نەی بینیوەتەوە کە چی هین کراوە چی تۆمار یعنی پێت نایەوە سەیری بکاتەوە بۆ معلوماتەکانی نەخێر هەروەکو عورفێک لەبەرەوەی هیچ داوای نەکردووە منیش هینی ئەوە نەبووم چونکە ئێمە نیازمان هەبوو بەڕاستی درێژەی پێ بدەین دوای ئەوەی کە بوو بە سەرۆک کۆمار و دوای 2005 چووشم بۆ بەغا بەڵام ئیتر سەرقاڵی ئەو ئەرکە تازایی بوو کاتی ئەوەی نەبوو کە بە تەرکیز وەڵامی هەنگێ پرسیاری من باتەوە باسی شتانە کرد پێکەوە خۆی وتی وەرە ئەگەر کاتمان بوو هەنگێ هینەکەین ئەنی من نیازم هەبوو باسی ئەو وەزع تازەیە بکەین و ئەرشی تازە و پۆستی تازە و بەڵامی تر نە ئەرشی ئەو ڕێیە نە نەخۆشەکانیشی ڕێپیاین تۆ تاوەکو لە ژیانە مابوو چۆن بوو چاپت نەکرە و کتێبە لە ژیانە مابوو چاپ باسیەکەی ئەڵەی نەخۆش بوو ئەوانە بەسمەوە و پێشی نەخۆشیەکەشی هاتە پێشەوە چاپیکەین و چاپی نەکەین بە تایبەتی هەنگێ شتی تیا بوو لەسەر پارتی و ئەوانە مامجەلال زۆر هین نەبوو کە گرژیەک دروست بێ لەگەڵ پارتیاوەی بوو من هەنگێ هینم قۆناغم تێپەڕانوە و ئێستا لەو قۆناغەیە ئەمەوێ پەیوەندێکی
ئاساییمان هەبێ لەگەڵ پارتیە. یعنی ئەمەد لێ ئەبیستەوە کە ڕازی نەبێ بۆی ئەوەی لەسەر پارتی و بارزانی و ئەوانە باسیەکە لە کتێبەکە بڵاو نەبێتەوە. شتیوا چۆنە بێن من چۆن شتێک بڵاوەکەمەوە کە دژی خواستی مام جەلال بوو بێ ئەمە یەک. دووهەم ئەمە بیرەوەری مام جەلالە ئەوە خیانەتە لە مام جەلال ئەگەر یەکێک شتێکی وا بکە. دووهەم سێهەم من ئەو کتێبە پێش چاپکردنی یاومە بە هێرۆخان. هێرۆخان دوو کەسی بان کردووە، یەکێک لەوانە کاکستران عەبدوڵڵا کە ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی ئەو وەختە سەرنووسەری کوردستانی نێبوو لەگەڵ دکتۆر محەممەد سابیری ئاوەڵزاوای. ئێمە هەر چوارمان هێرۆخان و کاکستران و دکتۆر محەممەد سابیر و بەندە دانیشتوین باسی کتێبەکەمان کردو ئاوا یاومە بە هێرۆخان. دکتۆر محەممەد سابیر هەڵبەت هاوزاوای مام جەلال. بەڵێ بەڵێ یاومانە بە هێرۆخان سەیری بکە سێکی سیر کردو و توێتی بیەن بە ستران و حەمە بیخوێنەوە. کاکستران و کاک حەمە سابیر بردویانە ماوەیەکی زۆر لایەن بووە هاتوون هەنگێک تێبینیان هەبووە تێبینەکانم چا کردووە مام کاک هێرۆخانێک بوو زمانی زبریتیانە بێ بالفعل ئەنی ئەو شوێنیان لێرا نەبردبوو هیچ ناوەڕۆک دەستکاریان ناوەرۆکی لا نەبراوە. هەموو ئەم دیداری تەمەنە بە تەزجیل هەیە تۆمارە هیچ وشەیەک نەزیا کراوە نەکەم کراوە ڕەنگە وشەیەکەم کرابێک مام جەلال وشەیەکی دووبارە کرد بێتەوە من لە دووبارەکردنەوەکە لام برد بێ ئەجینا هیچ شتێک زیان نەکراوە هەموو تۆمارە دەنگێکە هەیە و لای چەند کاچێکە و بۆ مێژوشتی وا هین ناکرێت. ئەو کاتێک کە مام جەلال نەخۆش بوو ئەوان بردبوویانەوە هێرۆخان سەیری کردووە کاتی نەخۆشیەکەی هیچ ئاماژەیەک تەنانە کە چاو ئەوانەی لە دەست نەیاوە هەستی چاوی هەبوو پیشانیان نەیە بۆ هیچ. مام جەلال تەندروستی ئەو باشە نەبوو کەشتی بە نەبی خوێنێتەوە. بەڵێ ئەوە بیرەوەری یاخود مێژووە هەردووچێتی چۆن بیرەوەریشە و مێژووی مام جەلالە مێژووی هاوچەرخی حرەکەی کوردیە مێژووی یەکێتی نیشتیمانیە مێژووی ئەو ناکۆچە سیاسی و پێشمەرگایەتەیە لە بینی هێزەکانە بە تایبەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی یاخود باڵی مەکتەبی سیاسی و باڵی مەلا مستەفا مێژووی نوێی حرەکەی کوردی لەو دیداری تەمەنە هەستی پێکی. بەڵێ طبعاً ئەو کاتی کە تۆ بیرەوەریەکانت تۆمار کردووەکو و گفتوگۆ ئەوە مام جەلال بۆ خۆی هەر کات پێت بوو تا هەم لە دەرەوەم لێرە وەکو پێشتری ژوتت کە حزوری هەبوو یعنی جار ڕێنە ئەکەوت بۆ کە تەسجیلەکەت تۆماری بکەیت دەستت پیاناوێ بە ڕیکۆردەرەکە کە زۆر ڕۆژنامە نووسەوەیان بەسەردێ دیسانەوە ئەگەر تۆمار نەوەی بێت جارێکی تر تۆماری کەیتەوە بێزار بێت. یەک دوو شتی وای ڕوویە بە تایبەتیش من زۆری ئەوی ئەوروپام نووسی بۆ لەسەر کۆمپیوتەر سوتفە خێزانەکەم بەتاڵیە کردو گوێی لێگرد و بەتاڵێ کرد و دەستی نابەشتەکە تقریبان 70 لاپەڕە جارێککە تۆمارمان کردەوە جۆمان لێگرتەوە هینمان کرد دیلێت بوون سوتا لە کۆمپیوتەرەکە ئەوی کە پەیوەندی بە مام جەلالەوە هەیە هەنگێک شتی وازەح نەبوو ئەبوو داوای لێ بکەم مەبەستی ئەوە چییە هینی دەنگ بوو یاخود دووری من و ئەو لێک وەکوتم زۆر جار زوربەی کاتەکان یان هەر هەموو کاتەکان ئێمە ئامرازی تەکنیکی تازەمان بەکار نەهانیوە هەتا من مایشێ بە ئێخەی مام جەلالەوە بەسمەوە سافوەری گرێ و هینی وەرگرتێ بەڵکو بەهۆی تەسجیلەوە تۆمار کراوە. بەڵێ ئەو کتێبە تۆ باس دەواکەی کە بۆ نمونە نەداونەتەوە یاخود نەداوە بە مام جەلال سەیری بکە لەو بڕواایە داوی ئەگە خۆت پێشنیاری بکەی بڵێ مام جەلال ئەمە مێژووی تۆیە و تۆ باسی ئەم شتانت کردوە ئەدەمێ پیاچوونەوەی بۆ بکە ئامادە ئەبوو بیکە. من تەوەقوعەکەم بەڵام مام جەلال بڕوای بە من هەبوو کە ئەوەی کە وتوێتی ڕنگ بوو من سڵیشمە کردەوە ڕەنگە هەنگێشت دەستکاری بکە بەڵام من بۆ مێژوو حەزمە کرد بمێنێ. بەڵێ بەڵام شتیش باس ئەکات یعنی کە بۆ نمونە بە تۆی وتووە حەزی کردووە
خۆ دوات باس کرد پێشتر کە لە پێشووترا پەیوەندیەکان جیاواز و تایبەتی پەیوەندی سیاسیە ناوخۆیەکان بەریەکەوتنەکان ئینشقاق لێکدابڕان ئەمانە هەبووە شەڕ هەبووە بەڵام دواتر حەزی یعنی پێی بۆچوونەکانی تۆ حەزی نەکردووە ئەو پەیوەندیانە ئەوە باس کرێت و ئێستا لاپەڕێکی تازەی هەڵاوەت و یاخود گۆڕاوە بەڵام خۆشتی زۆریشی باس کردوە لە کتێبەکە خۆی چونکە ئەو کتێبە لە ماوەی 15 ساڵە تۆمار کراوە گۆڕانی سیاسی و کوردستانیان یەکێتی و هێزەکانی کە گۆڕانی بەسەرا هاتەوە بێگومان لە هەنگێ قۆناغا هێرشی کردوتە سەر هەنگێ کاک هەنگێ هێز هەنگێ گروپ دوای چەند ساڵێک بە پێی گۆڕانەکانی کوردستان ئەو دوو هێزە نزیک بوونەتەوە مەتحی کردووە هەنگێک باسی هەنگێک زەمی هەنگێک کاکەکە لە هەنگێ قۆناغا دوای چەند ساڵێک ئەو کاکانە هاتوونەتە ناو یەکێتیەوە یان لە ناو یەکێتیان ڕۆڵیان هەبووە بە ئیجابی باسییانەکە و ئەمە تەبیعەتە ڕاستەکەی بیرەوەریە ئەنێ خۆ تۆ ناتوانانی بیرەوەری ئینسانێک هەر هەموو ئەو شتانە بڵاوکەیتەوە کە بە دڵی من و تۆ بێ وا هینکێکە چۆن ئەو واقعە دروست بووە بێگومان کە تۆ باسی قیادەی موقەتاکەی کە ئەو وەختە هەبووە مەسەلەن کە یەکێتی دروست بووە پەیوەندیان خراپ بووە شەڕ هەبووە شەڕی هەکاری هەبووە چێ کۆمەڵێ کوژراو هەبووە لە بینە بێگومان مام جەلال بە ئیجابی باسی پارتی ناکەیان باسی قیادە موقەتە ناکە بەڵام لە قۆناغێکیکە ئاش بوونەتەوە بە ئیجابی باسییانەکە ئەوە دوای چابوونی کتێبەکە هیچ کاردانەوەیکی تر هەبوو جیاواز لەوەی بڵێن مام جەلال کەوتت چۆنەڵی ڕێکەوتنی ماڵەوەیانی لەسەر بووەوە داویانە بە دوو کەسی نووسەر و شارەزا سەیریان کلۆتەوە ئایا کاردانەوەی تری هەبوو کاردانەوەی هەتا ئەم دقەیە 95 ئیجابی بووە هەنگێک برادەر هین چوونە دادگار هین ئەڵێ ئەم قسانە مام جەلال نەیکردووە برادێک لەو برادرانە ئەڵێ باسی باوکی تایە ئەڵێ مام جەلال باسی نەکردەوە من جوابم بۆ نەروتم بێ بۆ ماڵەوە بە یەکۆ قاوەیەگە خۆنەوە تەزیلەکەی بۆ لێم ئەگەر زیاتری نەوت بوو مام جەلال حەقی خۆیەتی بچێ بۆ دادگا ینی دوای ئەوە من بۆ ئەبێ ناوی یەکێک بە سلبی باس بکەم کە من نایناسم کە من نەمدیوە کە ئەنی چ منطق هەیە بۆ ئەبێ وابێ ئەوە دوای ئەوە تۆمارە دەنگەکان ماون ینی هیچ نەفەوتاون بڵێم هین بوو هەچ کەسێ هەچ برادەرێ هەچ کاکێ شکی هەبوو بێ من چەند جارێک باسم کردووە بێ بەسەر چاو حەقی خۆیەتی جۆی لێ بگرێ مافی چۆن بوو لە نەوەتەوە دەست پێ کرد نەوەتەکان بە تایبەتی بەریەکەوتنیەکی زۆر و گرژی لە نێوان دوو هێزی گەورەی وەکو یەکێتی و پارتیا هەبوو ئەو کاتانە چاپت ناکرد بۆ دواکەوت بۆ ئێستا ئەمان ویست تەواوی کەێنێ ئەمان ویست ئەنی من مەبەستم ئەوە بووە بیرەوەری مام جەلال بنووسمەوە نەک مقابلەیەکی کورتی مام جەلال بێ دوای ئەوەی کە هەستمان کرد ئەمە بەرەو درێژی هەروە ئەجینا ئەمانتوانی لەنەوە پێنجابی وەستێنین ئەو وەختە نوقسانە بوو هینە بوو دوای ئەوە من 2000 هاتوومەتەوە ینی من هەمیشە دەسم بە مام جەلال نەگەیشتەوە من لە ئەوروپا بوو مام جەلال لێرە بووە بەڵێ تۆ هەموو ئەوانەی کە بڵاو بۆتەوە لەوێ بۆ ئەم قۆناغی ئێستا بە مەشروعت زانیەوە بە گونجاوت زانیوە لە ئێستاشدا چاپ بکرێت کە زۆر جار کولانەوەی برینەکانی تایە وڵی ئەوە مێژووی میلەتێکە مێژووی میلەت هەموو نەخشە جوانەکان نییە ئازاری تایە پێکەنینی تایە سەرکەوتنی تایە نوشستی تایە کوژراوی تایە شەهیدی تایە ئەگەر وانە بێ ئەمە لەوحەیەک دروست دەکا کەم فەرنانێک پێی بڵێ ئەوە پارەشتێکی جوانم بۆ دروستکە ئەجینا مێژووی میلەتێک نامەنتقیە ئێمە باسی حرەکەی کوردی بکەین هەر هەموو شتە جوانەکان پیشان بین بەڵام بەلای کەمەوە 10 ساڵێک شەڕی براکوژی بووە کەم خێزان هەیە لەم کوردستانە قوربانی نایە بێ بە ونبوون بە شەهید بوون بە برینار بوون ئێوە تابلۆیەکی نوقسانەگرێتەوە ئێمە هەر شتە جوانەکان پیشان بین بەوەی بە دڵی یەکێتی بیان بە دڵی پارتی بیان بە دڵی هێزێکی سیاسی تر بێ ئەبێ ئەوە پیشان بین کە ڕووی داوە باسی
کاردانەوەکانمان کرد وتم ینی کاردانەوەی نەبوو بەو شێوەیە کە جێگای ئەوە بێ مشتومڕ بنێتەوە. ناڵم بێگومان کتێبێکی وا بیرەوەری کەسایەتێکی وەکو مامجەلال بێ کاردانەوە نابێ ناشبێ منطق نییە کاردانەوەی نەبێت چونکە لەو کتێبەیە باسی زۆر کەسی کردووە لە قۆناغی جیاوازە بە باش و بە خراپ هەموو کەسێک کە بە سلبییان بە خراپ باسی بکرێ پێی ناخۆشە ئیتر هین حجەکەی ئەوە بێڵێ ڕەنگە بڕواناکە مامجەلال ئەمەی وت بێ من ئەو کاکە ناناسم مەسەلەن چ منطقێکەیە ینی من یەکێک لە شار باژێر کە لە عمرمان نەمدیەوە نازانم ناویشی چێ مامجەلال باس سلبی باسی کرد بێ من بێم ناوی بەرم ینی ناکرێشتی وە ئەخلاقی ئینسانی و ڕۆژنامەوانی و سیاسی من ڕێبە شتانە نایە. بەڵێ تۆ لەسەر ئەو مێژووە پێشتر خۆت لەناو حرەکەی سیاسی کوردیە بووی پێشتر خوێنتەوە و معلوماتی وردت هەبوو لەسەر ئەو پرسیارانەی لە مامجەلالت کردووە یاخود پرسیارەکانت هەر بە حاڵەتی ئرتیجالی و یا کتوپڕی ئەکرد؟ نەخێت بە پرۆسەیەک هاتووە ینی من هەنگێک وەکو وتم بە تەمای ئەمە نەبووین ئەمە لە دایک بوو ینی لەو پرۆسەی لە دایک بوونەی حومانگیان هاتۆتە لە دایک بووە پرسیارەکان زۆر جار پێشەوە کردومەوە وەکوتم من پرسیارم بە کۆمەڵێک کەسایەتی ناو یەکێتی و دەرەوە یەکێتی کردووە کەوتومە من ئەم شەوە چم بۆم لای مامجەلال تۆگەر لە جێتی من بیچی دوو پرسیارم پێ بڵێ لێی بکەین ڕاوێژت ئەکرد بەڵێ بێگومان لە پرسیارە لە شێوەی هینەکان بە مامجەلال خۆی ڕاوێژت نەئەکرد پێشتر بڵێ مامجەلال ئاڕاستەی پرسیارەکان بەرەو کوێ بەڵێ بێگومانە گۆ ئەمانگۆ پێشی گفتوگۆکە بەڵێ بەڵێ ئەمانگو مامجەلال ئەم شەو دایانین بۆ سەر دەربارەی حیزبی شیوعی عێراقی ئەیوەی گون نەوەڵا من حەزەکەم لەسەر قیادەی مەرکەزی قسێ بکەین ئاوە مەسەلەن ئەمان کوت اینجا ئەوانم هەنگێ جار تەرتیب کردووە لە کتێبەکەیە بۆ ئەوەی بە پێی زنجیرە بە دوای بۆی مێژوەکە پچر نەبێ. ئەو تەلەفۆنی بۆ کەس نەئەکرد پێشینەکە معلومات وەرگرە یاخود کتێب و شتی وەر نەئەخوێندەوە بۆ هەندێک داتا و ساڵ و ئەوانە ڕاستەوخۆ وەڵامیە مامجەلال لە بوو کۆمپیوتەرە ئاوە دەستی بەخۆیان ئەنا هەنگێ جار هەنگێ ناوی بیرە چوو من ئەم نووسێەوە پێمەوتەوە دوایی ئەمگو ئەم ناوە لام وایە ئەوە نییە ئەیگو خۆشم هەستم کرد وایە عەبدولباستە نەک عەبدولسەمەد مەسەلەن یان فڵانی زاکیرەی یارمەتیەیە بەڵێ زۆر مامجەلالێکێ بوو لەوانەی کە زاکیرەیەکی زۆر زۆر سەیر و عەجیبی هەبوو بە ڕۆژ و بە مانگ و بە ساڵ هەرچەند لەو ماوەی ئاخریا کەمی کردبوو بەڵام من ڕوبعێکی ئەوەشم نییە نەنەبوو نەهایە ئەو لە شوێنی تر و توێتی بیرەوەری بنووسی وەک تۆ لە پێشکی بەرنامەکەش سەرەتا باست کرد و لە تۆش لای تۆش بنوێ ئاڵە بیرەوەری خۆم یاعی نووسیوە هیچ سەرەداوێکە دەست نەکەوتۆ بیرەوەریەکانی چۆنە نووسراوە ئێستا بیرەوەری تریشی من بینی و مەکتێب هەبووە چاپ کراوە وەرگێڕان بۆ لە زمانی عەرەبی و نووساوە بیرەوەری مامجەلال ئەوانە عینوانن نەک کتێبن ئەوانە مامجەلال کۆمەڵێ مقابلەی کردو ئەو مقابلە مەسەل لە مقابلەی دوور و درێژی لە گۆڤار و ڕۆژنامەی عەرەبیا کردو یەکێک لەوانە وەسەتە دوور و درێژە مەسەلەن لەگەڵ خەڵکی کا کردوێتی کۆمەڵێک مقابلەی دەنگی هەیە لەگەڵ ڕادیۆیە کۆمەڵێ مقابلەی هەیە تەلەڤیزۆنی اینجا خەڵق نووسیوێتێڵم هین ئەنی زیاتر ئەوانە چاوپێکەوتن بووە یاخود مناسبەت بووە مەسەلەن بە بۆنەی شەهید ئارامەوە مقابلەیەکی دوور و درێژیان لەگەڵ کردو چۆن شەهید ئارامی ناسیوە و لە کاتی گەنجێتیا و دوایەوە کاتوەتە دەرەوە عیلاقیان چۆر بووە یان شەهیدێکی یان شەهید عەلی عەسکەری یان فڵانیان فیسان. تۆ ئیطلاعەت بەسەر کۆی ئەوانەی تریشایە لە دەرەوەی گفتوگۆکەی خۆت؟ من هەتا ئەو کتێبەم چاپ کردووە بڕوان ناکەم شتێک لەسەر مامجەلال بڵاو بوو بێتەوە من نەمبینی بێ. چۆن ئەو کتێبە خێزانی خۆیان یا بڵێن بنەماڵی خۆیان چاپکردنەکەیان لە ئەستۆ نەگەر چاپیکەن و لەوانەیە بە تەکنیکێکی جیاوازتر و کوالێتێکی بەرزتر بیکەن خۆت پێت نەوتن؟ نا من حەزم نەکردووە ستومە من لەسەر ئەرکی خۆم هینی بکە. تۆ لەسەر ناوەڕۆکی کتێبەکەش وەڵامەکانی تەبعاً تۆ لە مووقعی پرسیارە بووی مامجەلالیش لە مووقعی وەڵاما بووە تۆ پرسیارت لێ بکرێ لەسەر وەڵامەکانی مامجەلالیش قسە ئەەکەیت
ئێستا جۆرێکی کەیە ئێستا قۆناغێک کەیە ئێستا من دیداری تەمەند بنووسمەوە کۆمەڵێ پرسیاری ترەکەم بە شێوەی تر هێگەی ئەنی کۆمەڵێک پرسیار هەیەیان من نەم کردووە ئێستایەتەوە یادم کۆمەڵێک قۆناغ لە ژیانی مام جەلالە ڕەنگە کەم باسی کرد بێ مام جەلال ئێستا کەیەتەوە یادم ئەڵم خۆزگەم پیا و زیاتر وردە بوو لێ زیاتر لێ کۆڵێەوە ینی هەموو کەسێک وایەک دوایەوەی تۆ کتێبێک لەسەر قۆناغێک لەسەر مێژوو لەسەر شتێک نووسی کۆمەڵێ کە چابە بێ کۆمەڵێ دڵێ خۆزگەمەمەوە ئەوەشی تیا وایە منیش کۆمەڵێ پرسیار هەیە بەڵام ئایا مام جەلال جوابی کەی ئەبوو ئەویان نازانم ڕاست بەڵام کتێبەکە ناوەڕۆکێکی پڕزانیاری هەیە داتا و معلومات و ساڵ و ناوهێنان و وردەکاری کێشەکان و هینە ئیشی باشی تیاکراوە ینی من نای شارمۆ ڕەنگە مام جەلال هەنگە مێژووی نەوت بێ و توێتی لە 64 فلان کەس شەهید بوو من گەڕاوم ڕۆژەکەیم دۆزیوەتەوە تومە فلان کەس لە چواری حوتی 64 شەهید بووە مەسەرە ناوی یەکەمی هانیوە من ناوی خۆی و باوکو و باپیریم هانیوە بۆی خوێنەر هینتر بێت ئەنی شتی شکڵێکانیان باش بیر و ڕای مام جەلالی زۆر زۆرتیایە یعنی هەموو کۆی وەڵامەکان بیر و ڕای ئەوە و مێژوش ئەگێڕێتەوە ئەبینی لە بەتایبەتی لە سەرەتاوە کە باس لە بۆنە لە ڕۆژهەڵاتی کوردستان باز لە کۆمەڵی ژێکاف و دروستبوونی کۆماری کوردستان و هاتنی قازی محەممەدەکە هەستەکەی بۆ چوونی نەرێنیە بەرامبەر بەوەی کە ژێکاف گۆڕاوە بۆ حیزبی دیموکرات و قازی محەممەد دانراوە بە سەرۆکی کۆماری کوردستان ئەو پی وایە یعنی ئەو نخبەیی کە پێشتر کۆمەڵی ژێکافیان بەڕێوە بردو دوای ئەو نخبە ڕۆشنبیر و ڕووناکبیرە گۆڕاو بۆ نخبەیەکی بڵین عشاعری و خاوەن مڵک و دەسەڵات و بازرگانەکان ئەوە هەستت بەچی ئەکرد لەویا پێی کە مام جەلال لە نەوەتەکانە گەڕاوەتەوە بۆ مێژوویەکی ئەو کات و ڕەخنەیەەکە مام جەلال خۆی کەسایەتێکی چەپ بووە دیموکرات بووە ینی ئەوەشی نەشاردۆتەوە لە هیچ کاتێکا کە ئەو کەسایەتێکی کوردستانی دیموکراتەوە مام جەلال کەم کەسەیەوەکو مام جەلال لاوێتیەوە بڕوای بە چەپی و دیموکرات و پێکەوە ژیانی میلەتان هەبوو بێ و هەر لە گەنجیەوە ئەو فێری زمانی عەرەبی بۆ هین بۆ لەبەرەوە زۆر ئاسایی بووە کە ڕەخنە لە هەنگێ قۆناغ بگرێ کە وەکو ئەوی جەنابێ باسیەکەی سەرەتای ژینکاف و دوایی گۆڕانی ژینکاف بەوەی چونکە خۆتان نەزانن مامۆستا برایم نوێنەری ژینکاف بووە لە سلێمانی کە هین دروست بووە مام جەلال بۆ چوونی خۆشی نەشاردۆتەوە لە زۆر بوارەکانە و معجیب بووە بە زۆر کەسایەتی چەپ زۆر معجیب بۆ بە زۆر کەسایەتی ئاینی کراوە بە زۆر کەسایەتی عەرەبی هەرو ئەوەش وا بووە لە هەفتاکانە چۆتە ناو ڕێکخراوە فەلەستینەکانەوە لەگەڵ جەبهەی شەعبیە ئیشی کردو لە فەلەستینەکانە هاوکاری کردوون و ئەوشتان ئێستا باسی ئاڕاستەیەکە بۆ ناڵێ ئەگەر ژێکاف نەگۆڕایە و هەروەک خۆی بمایەتەوە ئەو سەرکردایەتی هەیبوو لەوانە بۆ ئاڕاستەی کۆماری کوردستان و قەزەی کوردی بەرەو شوێنێکی تر بچوایە بەو شێوەیە بە ساوایی لەبار نەچوایە بەخواوە بۆ چوونی زۆر لەسرە ئایا مەسەلەی قازی محەممە و پەیوەندیەکانی و هەیکەلی تەرکیبی ژینکاف و هەیکەلی تەرکیبی کۆمارەکە چۆن بوو چۆن نەبووێنیەوە ئەمان جێرێتەوە بۆ ئەو ئەنتی سۆڤەتیشە لەویاکە قسەکە ینی چۆنەڵی سۆڤەت بە تاهین تۆمەتبارەکە بەو دەزوەردان و دانان و گۆڕانکاری ڕاستە وایە ڕاستەکە ڕاستە ئێچێتی سۆڤێت ڕۆڵی هەبوو لەوەیە بێگومان سۆڤێگەر پشگیری قازی محەممەدی بکردایە وای بەسەر ناهات بێگومان بەڵێ ئەو باس لەوەشەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئایا حیزبی دیموکراتی کوردستان لەوێ کاریگەری هەبوو لەسەر پارتی دیموکراتی کورد کە تا ئەو کاتە تا کۆنگرەی دوو ئەوانش هەر پارتی دیموکراتی کورد بۆ دواتر لە 54 و ئەو ناوایە پێم وایە بێ بە پارتی دیموکراتی کوردستان
ئەو کاریگەریەی هەبووە چۆن باسی ئەو کاریگەریەکە؟ وڵا ئەو کەم بۆ ئەو هینە چووە ینی بێگومان جوڵانەوەی سیاسی لە کوردستانی ئێران گەیوتر بوو لەو قۆناغەیە هەتا لە کوردستانی عێراق. لە کوردستانی عێراق لە دوای شۆڕشی 58ەوە زیاتر گەشەی کردووە. ئەوە دیار بوو بە تایبەتیش زۆربەی ڕۆشنبیرەکانی ئەم منتیقەیە هیچ منتیقەی سلێمانی هەولێر لەناو هێزە کوردەکانی ئێرانە ئیشانەکە. بەڵێ بەڵام ئەو زۆر دژیشە بەوە یعنی دووشت زۆر بە جیاواز باسەکە مەسلەی دروستبوونی باڵی عەشایەری کە ئەو ناوی ئەنێ عەشایەری و لەگەڵ ئەو نوخبە ڕۆشنبیری کە تۆ باسی بیری چەپی مام جەلالەکەی کە بڕای بە بیری پێشکەوت و خوازی هەبوو و فکرەی ما و ئەوانە لە چین و لە وڵاتانی ترەوە کاریگەری هەبووە. ئای بازەوەش ئەکا کە ئەو زۆر یعنی بە دیوێکی نەرێنیە بازدا بیری عەشایەریەکە بۆ ناو حرەکەی سیاسی کوردی و بە تایبەتی لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانیشە. هەرواشە خۆ یەکێک لە کێشەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان ئەو مەسەلەیە بوو کە دوو جێگری بۆ دانرا کە هەردووچیان دوو نوێنەری عەشایەری کوردی بوون ینی شێخ مەحمووم و هین دیار بوو ینیەوە هەر لەبەر ئەوەی نوێنەری کەسانی دەسڕۆشتووی ئەو قۆناغە بوون بۆیە بوون بە ئەندامی سەرکردایەتی یان مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی. بەڵام ئەو بازە ناکۆکیەکانی شەکا کە کۆنگرەی دوو بە تایبەتی کۆنگرەی دووی پارتیە بەسرەی دەڵێن ناکۆکیەکان بە تەواوی چڕ بوونەوە. من ئەپرسم ئەو ناکۆکیانە کە ئەو باسی ئەکەن ناکۆکی منهەجی بوو یاخود زیاتر ناکۆکیەک بوو پەیوەندی بە بەریەککەوتنی ناوخۆیی و بابەتی نەفسی و قوبوڵ نەکردنی یەکترەوە. وڵات تێکەڵاو بوو خۆی ئەو ناکۆکیانە هەر ئەوەش وای لێ کرد کە سکرتێری ئەو وەختە لاپچێ و سکرتێری کەدا هینکە و خەڵق هین بێ هەر چونکە هەموو ئەو جوڵانە لە چوارچێوەی مەجموعەیە کەمی کەس وە لە بەغا ڕووی ئەیە هەنی ئەو هینانە بۆیە ینی هەموو کاریگەریەکان هەبوو هی فکری و هی عەشایەری لەو هینەیە بە تایبەتی دوای ئەوەی کە مامۆستا برایم هاتە پێشەوە و دوای ئەوەی کە دوای شۆڕشی تەمووز کە مەلا مستەفا گەڕایەوە و ئەوانە هەمووی هەریەکە بە پێی هینی خۆی کاریگەری حیزبی شوێعی لە ناو پارتیە هەموو ئەوانە هەریەکە بە پێی قەوارەی خۆی کاریگەریان هەبوو لەسەر ئەو قۆناغی پارتی دیموکراتی کوردستان. ڕۆڵی هەمزە عەبدوڵڵا و مامۆستا ئیبراهیم ئەحمەد چی بوو لە ناو پارتی ئەم دوانە؟ هەمزە عەبدوڵڵا سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بوو ئەو لا برا و مامۆستا ئیبراهیم بوو بە سکرتێری. ناکۆکیش بوون؟ کۆک نەبوون بڵێن ئاوا کۆک نەبوون بەڵام ناکۆکیەکان یاڵێن کۆک نەبوونەکە دواتر سەری کێشا بۆ شتی تریش وانە؟ بەڵێ ئەو ماوەیی کە بە تایبەتی بارزانی لە کۆماری کوردستانەوەی دواتر ڕوا بۆ سۆڤێت تاوەکو ساڵی 1950 ناگەڕێتەوە ئەو ماوەیە پارتی بەبێ بارزانیەوەی کە مام جەلال باسیەکات ئایا ئەم ناکۆکیانە هی پێشی بارزانیش و یاخود بارزانی پەیوەندی مابوو بە و چۆنەڵی بە ماجەرای ڕووداوەکانی ناو پارتیەوە کاریگەری مابوو پەیوەندی مابوو؟ نەوەڵام مەلا مستەفا کە لە رووسیا بوو هەموو قۆناغەکانی زیاتر شتێکی ڕەمزی بووە بە نیسبەت پارتیەوە لە کوردستانی عێراق هەنی کاریگەری نەبوو خۆ نامەوشتیوە ئەو نەهاتۆ و بڕوات و بێت و مەلا مستەفا ڕەمزێک بووە وەکو ڕەمزێکی کوردی عەشایەری و کەسی کەیوان نەبووە لە مەلا مستەفا کاریگەرتر بۆیە مەلا مستەفا ڕۆڵی هەبووە و توانیوێتی وەکو برا گەورە و ڕەمزێکی ڕۆحی بەسەر پارتی یان بەسەر حرەکەی کوردیا ڕۆڵی هەبێ بێ ئەوەی کە ئەو ویست بێتی بێ ئەوەی کە خۆی ئەوەنە کاریگەری هەبوو بیان ڕۆژانە نامەی نووسی بێ ئاگایی هینەبوو هەر وەسیلەی ئەوەش نەوە. بەڵام مام جەلال کە باسەکە
باسی ئەو ناکۆکیەکانمان کرد کە لە سەر دوو ئاز بوو بە ڕێزی وتی هەردووکیان بووە لەسەر ئاستی فکریش و لەسەر ئاستی چۆنەڵی بەریەکەوتنی ناوخۆی و قوبوڵ نەکردنی یەکتری کە باسەکە بوونە زۆر لەسەر ئەوە جەختەکاتەوە کە بۆنە کەسایەتیی وەکو حەمزە عەبڵا کاریگەری هەبووە لە ناو پارتیا کە بۆنە ئەو مەدە میلیە خۆماڵی کرد لە نێوان دوو کەوانە باڵ شێوازەی عەشایەریەی کە هەبێ ئەوە ڕۆڵی بمێنێ و بمێنێتەوە. حەمزە عەبدوڵڵا بەپێی هین زۆر کراوەتر و چەپتر بۆ لەوانی تر ینی لە باڵەکەی تر وە کە مەلا مستەفا هاتۆ تۆ ئەوی بەدڵ نەبووە ینی ڕێک نەکەبوتون. ئەو قۆناغە کە باسمان کرد لە نێوانی 47ەوە بۆ ساڵی 58 و ئەو پەیوەندیانە یعنی ئەکرێ بڵێن بەشێکی زۆری ناکۆچیەکان بە تایبەتی لە ناو حرەکەی سیاسی کوردیا ئەو کاتەش هەر باس دە یەک حیزبی سیاسیەکرێ ڕاستە حیزبی شوعی هەبووە لە عێراقا بووە بەڵام بە شێوەیەکیشی ناکۆکی ناوخۆی پارتی لەو مدەیە تەشەنەی سند بوو کە پێشەوە بارزانی بگەڕێتەوە لە یەکێتی سۆڤێت وەکو گروپ نەبووە ینی ڕەنگە وەکو شەخص هینی بوو بێ ناکۆچی هەبوو بێجینا وەکو گروپ وەکو هێزی سیاسی نەبووە یەک پارتی هەبووە مەلا مستەفایان قوبوڵ بووە. بەڵێ بارزانیان قوبوڵ بوو ئەوان بە هەمویان بەڵام هەستەکەی زۆر جار لە قسەکانی مامجەلا لە ئەوەش دەرەکەوێت کە گرچی دواتر هەچەند کە لە ساڵی 60ەکان بە دوا و شەڕی ناوخۆ دروسە بێ کە بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی توندیش بوون بەرامبەر بە بارزانی مامجەلال ئەوەی پێوە دیارە ئەڵێ بارزانی پێداویستیەکی مێژووی ئەم قۆناغی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە گەرچی حیزبی قوبوڵ نەبێ و پەیڕە و پرۆگرامیشی قوبوڵ نەبێ ئێمە هەرەبێ ئەومان قوبوڵ بێ بۆ ڕابەرایەتیکردنی پارتی. مامجەلال هەتا ئەو ڕۆژەی کە جیابوونەتەوە عەتفێکی هەبووە لەگەڵ بەرزانیە هەر لە یەکەم قۆناغە کە بینیوێتی لە خەری بوو ببورێمەوە لە مۆسکۆ ویستم بێمە سەرەوە یەکەم دیداری خۆی باسەکە کە بارزانی خەری بۆ ببورێمەوە ئێکە هاتووشەتەوە بۆ کوردستان مەلا مستەفا ڕێزی مامجەلالی کردو خۆشی ویستە وەکو کوڕی خۆی سەیری کردووە هەتا لە ئاخر قۆناغا کە لە 64 جیانە بنەوە ئۆنێ پێڵێ مەڕۆ کوڕی من مەڕۆ بۆ لای تەرەفەکەیکە ئیتر ئەنجام ئەوەی لێ هات کرد لە بیرەوەریەکانە یا گفتوگۆیەکە پێم وابێ جەرجیس فەتحوڵڵاش باس لەوەکە ئەڵێ تا دوا قۆناغ بارزانی پێی ناخۆش بوو مامجەلال جیا بێتەوە. ڕاستە مەلا مستەفا مامجەلالی بەهینی خۆی ئەزانی بەڕاستی ینی حەزیە کرد بەدیلی مامجەلال لە ناو حرەکەی کوردیا لەو قۆناغا نەبوو بە تایبەتی ئەگەر مامجەلال خۆتانە زوربەی زۆری هەسای مەکتەبی سیاسی وازی هانی کەس نەمایەوە لەگەڵ مەلا مستەفا بۆ ینی حەزیە کرد مامجەلال مێنێتەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ ڕەونەقێ بە پارتی بە بتوانێن پارتی بەغێنێتەوە قۆناغێکی کە مامجەلال و هەر هەموو ڕۆشتن کەس نەمایەوە ینی هەنگێ هین عەقراوی ئەوانمانەوە جینا کەسی وا نەمایەوە لە ناو پارتیە. لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی پێکەوە گونجانی ڕوحیەوە تۆ ئەو مدەیە لەگەڵ مامجەلالەوی بە بڕوای تۆ هۆکاری چی بوو مامجەلال باسی لەوە نەکرد بۆچی بارزانی ئەمی قوبوڵ بوو باسی ناکرد خۆی بەڵام لە ئەنجامە ئەگەیتە ئەو قەناعەتەی خۆی هینی ئەوەی نەبووە کە پەیوەندێکی ڕۆحی هەبووە لە بینی مەلا مستەفا و مامجەلالە مامجەلال مەلا مستەفای خۆش ویستووە وەکو سەرکردەیەک وەکو باوچێک لەو گەورەتر بووە و مەلا مستەفاش مامجەلالی بە کوڕێکی گەنجی ئازایی ڕازگۆ زانیوە ئەنی ئەوە هۆبوون ئەجینا مامجەلالێنی هینیەوەی بەڵام لە هەمان کاتشا مامجەلال هەر بەگوێی نەکرد بەجێ هێشت لە ئاخر هینا کەس ئاخر خەتای هین نەبوو ینی ئەو ئامادە بوو کە دوای ئەوەی کە گەڕانەوە لە هەمەدان بێن دابنیشن هینیان بکەن ئەو ناردی چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی تێرۆر بکە حلمی عەلی شەریف و عەلی عەسکەری مەلا مستەفا ئیتر ینی مەلا مستەفا ڕقی هەڵگرت لە هەنگێک کەسایەتی ناو پارتی و یان سەرکردەکانی ناو پارتی ئیتر مامجەلال وەکو عەتفێک بۆ ئەو هاوڕێیانەی خۆی جیابوونەوە هاتن بۆ ناو حکومەت. بەڵێ تەمان من ئەمە بەشی یەکەمی بەرنامەکەم تا ئەم قۆناغەیە نزیک بە شۆڕشی 1950 لە عێراقا کە دروسە بێت و دەسەڵاتی مەلەکی کۆتایی بێدێ و
کۆماریەکان دێنە سەرکار و دواتر هەماهەنگی دروستە بێ و هاتنەوەی بارزانانی لە یەکێتی سۆڤێت ئەم بەشە کۆتایی پێدێنم باس و خواسی بەشەکانی تر و پەیوەندیەکان لەگەڵ عەبدولکەریم قاسم و دەستپێکی شۆڕشی ئەیلول و ناکۆکیەکانی ساڵی شەستەکان و ئەندازەیەک بەیانی 11 ئازار هەڵەگرین بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان لەسەر کۆی ئەم تەوەرانە و ئەم پرسیارانە شتێکت ئیزافەیەک پرسیارێکم لێ نەکردی یاخود ویست بێت وەڵامێت تەواوکەی من بوارم پێ نەیابیت. سپاس هەموو شتێک لە شوێنی خۆیەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز سەلاح ڕەشید نووسەری کتێبی دیداری تەمەن لە لاوێتیەوە بۆ کۆشکی کۆماری. سپاس دەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکەم ئامادەبووی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە تا بەشی دووەم و بە یەک گەیشتنەوە جارێکی تر بەخۆی گەورەتان دەست پێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.